سڵاوی خۆڕاگری و بەردەوامی لە تەواوی نێخوازان و خۆبەخشان و دۆستان و هاوسۆزان و سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات. بەڕێزان، سەرجەم کەسایەتیە سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیرەکان وەک لای هەمووان ڕوونە جوڵانەوەی نوێ لە کاتی دروستبوونیەوە بەهێزێکی دیار و کارای سەرگۆڕەپانی گۆڕانکاری و ئومێدی نوێ و ئاڵا هەڵگری شۆڕشی مەدەنیانە هاتە مەیدان و ترسی لای دەسەڵات دروست کرد. ئەم هێزە هەمیشە گوتاری نەخوێری بە ڕووی گەندەڵکاران و کۆڵەوارانی سیاسەت و تاڵانچیانی سامانی نیشتیمانی بەرز کردوتەوە و وێرانە داکۆکی لە مافی خەڵک و هاوڵاتیانی بەشقوراو دەکات. ئەم هێزە هێزێکی نوێی بوێرە توانی زۆر بە سادەیی کە لێنەفراوانەکانی ناعەدالەتی و لەکەدارکردنیش کۆی گەلێک لەلایەن دەسەڵاتێکی سواوی سیاسیەوە وەک ڕۆژی ڕووناک ئاشکرا بکات و نیاز و مەبەستیان لە حکومڕانی و دەسەڵاتدا بۆ خەڵکی هەرێمی کوردستان بخاتە ڕوو کە بەرژەوەندی حیزبی و بنەماڵەیی و تەنانەت تاکە کەسیە کە خراوەتە پێش بەرژەوەندی سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. ئیتر هەر ئەوەندە بەس بوو کە عیبەکانیان هەڵمانڕا و کەوتنە دژایەتی و بەرهەڵستی ئەم هێزە کە ناوینەوەی نوێیە و هەر لە کاتی دروستبوون و ڕاگەیاندنیەوە چەندین پیلان و نەخشەی خێزەوونی دەسەڵات بەرامبەر بەم هێزە بە مەبەستی لاوازکردنی ئەنجام دران. بەڕێزان، نەوەی نوێ و خەباتی مەدەنی خەڵکی کوردستان دژایەتی زۆر دەکرێت. نایەنەوێت پێش بکەوێت و کۆسپ و تەگەرەی گەورە لە بەردەمیادا دەچێنن. هەر وەک چۆن لە ڕابردوودا دەیان پیلان و موامەرەی جیاواز ئاڕاستەی سەرجەم ئەو هێز و کەس و لایەنانە کراوە کە نەخێریان لە ڕووی دەسەڵاتە هەڵبڕیوە.